بێرەوە ئاسمان جڵەوتە ئەسپی ژێرت مەشخەڵە باڵگرە تیشڕە و بە هەستە سوورە سواری کۆمەڵە زووکە سەنگەر ئاوەدان کە ڕەنج دەری ماندوو نەناس ئارەقەت بۆ نۆبەرینان بۆتە بارانی پەڵە ڕابە نەفرەتکە لە مەرگ و هەستەوە بۆ کار و ڕەنج کەی ورەی ئینسانی کارگەر ئاسەواری کۆتەڵە پیرۆز بێت 26 ڕێبەندان ساڵ ڕۆژی ئاشکرابوونی خەباتی نهێنی کۆمەڵە سڵاوتان لەبێت بینەرانی عەزیز و خۆشەویست با بەشێکی تر لە ڕپۆرتاژ هەیە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە تەهیە دەکرێت لە خزمەتتانداین هەروەک لەم ڕۆژانەدا بەشی سێوەم ئەمڕۆ بەشی چوارم پێشکەش بێوە خۆشەویست دەکەین کە هاوڕێی هاوکارم شلێر لە شاخ لەگەڵ هاوڕێیاندا قسە و باسێکی کردووە و لە کۆتاییشدا و توێژێکمان دەبێت لەگەڵ هاوڕێ ئەدیب و تەندروست ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە سەرنجتانی بۆ بینی ڕادەکێشین. بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتۆ هەموو کاتێکتان باش ئازیزان هیوادارم لە هەرکوێکان ساغ و سڵامت بن خۆشەویستان هەر بۆ جۆرێک هازانن بەروپیری 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵەوەچین لێرەدا یادی هاوڕێی خۆشەویستمان کاک حەمە حسێنی کەریمی بەرزڕاگرین وهروەها جێگای خۆیەتی یادی ئەو ئازیزانە بەرزڕا بگرین کە لەم ئاخێزەی دوایەدا گیانی خۆیانیان بەخت کرد یادیان بەخێر بێت ئازیزان هەر بۆ جۆرێک کە ئەبینن هاتوین لەگەڵ هاوڕێیانی هاوکارم بۆ لای پەلێک لە کوڕان و کچانی پێشمەرگە لە شاخ هاتوین و چەند قسەوە باسێکمان بێت لەگەڵیان بزانین ئەوان چە پەیامێک یاخود چ قسێکیان هەیە سەبارەت بە 26 ڕێبەندان هاوڕێمان بن. پیرۆز بێ 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی کۆمەڵە پیرۆز بێ 26 ڕێبەندان مەرگ و نەمان بۆ جمهوری ئیسلامی ئێران 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی کۆمەڵە لە هەموو پێشمەرگەکان پیرۆز بێ زۆر سپاس 26 ڕێبەندان ڕۆژی هەموو ئینسانە ئازادی خوازەکان و چەساوەکان و کرێکارانی ئێران و کوردستانە لەم ڕۆژەدا جێگای خۆیەتی کە سەری ڕێز بۆ هەموو بنەماڵە شەهیدەکانی کۆمەڵە و ئەو کەسە ئازادی خوازانە دابنین پیرۆز بێ 26 ڕێبەندان پیرۆز بێ 26 ڕێبەندان ساڵڕۆژی ئاشکرابوونی کۆمەڵە پیرۆز بێ 26 ڕێبەندان ساڵڕۆژی ئاشکرابوونی خەباتی نهێنی کۆمەڵە پیرۆز بە 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی خەباتی نهێنی کۆمەڵە مەرگ و نەمان بۆ جمهوری ئیسلامی پیرۆزە 26 ڕێبەندان ڕۆژی گیان بەخکردوو کە حسێن کەریمی و هەروەها پیرۆزە لە هەموو زیندانیانی سیاسی و بنەماڵای شەهیدان و ڕۆژی ئاشکرابوونی کۆمەڵە پیرۆز بێت پیرۆز بێ 26 ڕێبەندان ساڵڕۆژی ئاشکرابوونی خەباتی نهێنی کۆمەڵە پیرۆز بێ 26 ڕێبەندان ساڵڕۆژی ئاشکرابوونی خەباتی نهێنی کۆمەڵە لە هەموو بنەماڵە شەهید و زیندانیانی سیاسی بژی شۆڕشی ژن ژیان ئازادی پیرۆز بێ 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی خەباتی نهێنی کۆمەڵە 26 ڕێبەندان ساڵڕۆژی ئاشکرابوونی خەباتی نهێنی کۆمەڵە لە هەموو بنەماڵەی گیانبەختکردو و زیندانیان سیاسی و پیرۆزبایی یەکەم لە هەموو پێشمەرگانی کۆمەڵە ڕێخەباتمان چەندە سەخت و دوور بێ با چواردەورمان کڵپەیاگر بێ ڕێخەباتمان چەندە سەخت و دوور بێ با چواردەورمان کڵپەیاگر بێ لەم ڕێ پیرۆزە هەرگیز لا نادەین ئێمە بۆ مردنی شامادەین لەم ڕێ پیرۆزە هەرگیز لا نادەین ئێمە بۆ مردنی شامادەین
بۆ دنیایەکی نوێ بۆ هەژاران بۆ دانانی کۆمەڵگا یەکسان بۆ دنیایەکی نوێ بۆ هەژاران بۆ دانانی کۆمەڵگا یەکسان ڕاگی زۆرداری لە ڕیشە دەردێنین تۆی ئازادی گەرمانە چێنین ڕاگی زۆرداری لە ڕیشە دەردێنین تۆی ئازادی گەرمانە چێنین بارەباری چینی کرێکاران باڕێبازی ڕێگای تێکۆشان بارەباری چینی کرێکاران بارێبازی ڕێگای تێکۆشان ئاڵای سووری شۆڕێشمان هەڵاکەین تا بە ڕۆژی سەرکەوتن ناگەین ئاڵای سووری شۆڕێشمان هەڵاکەین تا بە ڕۆژی سەرکەوتن ناگەین ڕێخەباتمان چەندە سەخت و دوور بێ با چواردەورمان کڵپەیاگر بێ ڕێخەباتمان چەندە سەخت و دوور بێ با چواردەورمان کڵپەیاگر بێ لەم ڕێ پیرۆزە هەرگیز لا نادەین ئێمە بۆ مردنیش ئامادەین لەم ڕێ پیرۆزە هەرگیز لا نادەین ئێمە بۆ مردنیش ئامادەین بژین کۆمەڵە شهيدان ولو أسرك شاني آسماني شوساوان هتا شو رشو رسر بي وهرقش مكسر بەڵێ بینەرانی ئازیز هەر ئێستاش لە خزمەت هاوڕێیەکی دێرین و خۆشناوی ناو تەشکیلاتی کۆمەڵە ئەندامی کومیتەی ناوەندی هاوڕێ ئەدیب وەتەندوستین هاوڕێ ئەدیب ئەم کاتت باش ئاگادارن کە بەرەوپیری 26 ڕێبەندان ساڵڕۆژی ئاشکرابوونی خەباتی نهێنی کۆمەڵەوە دەچین ئەگەر بمانێ بگەڕینەوە بۆ ڕابردوو کۆمەڵە لە دوای گیانبەختنی کاحمە حوسێن کەریمی لە 26 ڕێبەنداندا خەباتی عەلەنی خۆی ڕاگەیاند و چووەنێ و قۆناغێکی فعالیەت و هەڵسوڕاوی دیکەوە ئەگەر بتانێ هەڵسەنگاندنێکتان بێت لە زیاتر لە 14 خەباتی کۆمەڵە چۆنی هەڵسەنگێنن هاوڕێتی زۆر سپاس بۆ ئەم فرسەتە پێشەکی سڵاو و پیرۆزبایی یەکەم بە بۆنەی ڕۆژی کۆمەڵەوە لە گشت پێشمەرەکانی کۆمەڵە لە بنەماڵەی بەڕێز و سەربەرزی گیانبەختکردوانی کۆمەڵە یادی گیانبەختکردوانی
ڕێزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران ڕێز لێ دەگرم یادیان لە دڵمانە هەمیشە زیندووە و لە هەمان حاڵە ڕێز و سپاس و حرمەت و احترامی خۆم بۆ کاک حەمە حوسێنی کەریمی کە بە بۆنەی گیانبەختکردنی ئەوەوە کۆمەڵە هەڵسوورانی ئاشکرای خۆی ڕاگەیاند ڕاگەینم هەم لە خزمەتتانە بەنسبەت ئەو مۆزوعەوە ناکرێ لە ساڵڕۆژی کۆمەڵە قسە و باسێک کە ئەکرێت ڕاستە و بلافاصلە پەیوەندی نەدرێ بە خەباتێکی گەورە و بە بەرینایی لە کوردستانەوە هەتا بە بەرینایی ئێرانەوە کە ئێستا لە ئارادایە خەریکە نزیک دەبێتەوە لە 5 مانگ و خەباتێکی ئاوا گەورە ئاخێزێکی جەماوەری پڕچکۆ کە من هەر لێرە توانم بڵێم کە بەڕاستی ئەتوانم بڵێم ئەو خەباتە ئەو مبارزەیە کە کۆمەڵە لە ڕۆژانی ئەوەڵەوە کە پێک هاتووە و دەستی پێکردووە لەگەڵ ئەم خەباتە کە ئەمڕۆ ئێمە شاهیدین بە درێژایی ئەم چەند مانگە ئێمە شاهیدی بووین کە زیاتر لە 150 زیاتر شاری ئێرانیشی گرتەوە و لە کوردستانەوە دەستی پێکرد و وەڵامی وەرگرتەوە لە تەواوی شارەکانی ئێران و خەڵکی ڕاپەڕیوی ئێران ئەو شتێک کە بە ئێمە ئێڵێ ئەوەیە کە ئەو خەباتە لە ڕاستی ئەو خەباتە بووە کە کۆمەڵە هەر لە ڕۆژانی ئەووەڵەوە یعنی ئێمە ئەتوانین بڵێین هەر دەنگدانەوەی ئەو خەباتەیە ئەو مبارزەیە ئەو ئەهدافەیە ئەو ئامانجە پیرۆزانەیە کە کۆمەڵە لە ڕۆژی ئەوەڵۆ دەستی پێکردو ئێمە جا ئینجا دەنگدانەوەیەکی زۆر گەورە و ئاوا عەزیمی ئەبینین لە ئاستی هەروەک ئەرزم کردن لە کوردستانەوە و لە ئاستی سەراسەریە ئێمە دەنگدانەوەکەیمان بیستووە و هەتا بە ئەمڕۆژ بەردەوامی هەیە لەبەرەوە بۆچی ئەوەڵێم چونکە ڕێبازی کۆمەڵە ئەهدافی کۆمەڵە ئەگەر وەختی ئەگەڕینەوە سەر دروشمی زۆر ئاشنای ژنژیان ئازادی کە ئەم ئاخێزە جەماوەریە بەوەوە دەستی پێکرد و بەردەوامی هەیە و سنوورەکانی لە کوردستان و ئێرانیشەوە دەرچووە گەیشتووە تا وڵاتانی دەرەوە لەسەر بورجی ئیفل ئەینووسن لە وڵاتانی ئوروپایی بەرەو پیری ئەچن خەڵکان بە زمانی خۆیان لە وڵاتانی دەرەوە ئێڵێنەوە بە زمانی کوردی و فارسی لە خەڵکی وڵاتانی تر خەڵکی وڵاتانی ئازادیخوا خەڵکێکە ڕۆشنبیرن خەڵکێکە ئازادی خوازن بیرۆڕای گشتی جیهانی لە ئەم پەرتا ئەو پەڕی دنیا بە نەک هەر بە زمانی خۆیان وڵاتەکە خۆیان ئێژنیەوە بەڵکو بە زمانی کوردی و فارسی ئێژنیەوە ئێڵێنەوە ئەمە ئەوەمان پێڵێ کە بۆ کۆمەڵە جێگای شانازیەکە بەو معنایە ئەتوانم بڵێم ژیان ئازادی ئەگەر خەبات بۆ یەکسانی ژن و پیاو لە خەباتی ژن لە ئەوەڵین وشەکەیە معنای ئەوە دەدات خەبات بۆ یەکسانی ژن و پیا و خەبات بۆ دەستەبەرکردنی هەموو مافل زەوت لێکراوەکانی ژنان لە کۆمەلگای ئێران بە لەژێر دەسەڵاتی نەگریسی کۆماری ئیسلامیە کە بە درێژایی 44 ساڵە جەهەنەمێکی گەورەی بۆ ژنان دروست کردووە ئەوە هەر هەمان خەبات بووە کە کۆمەڵە لە ڕۆژانی ئەوەڵەوە دروشمی بەرز کردوێتەوە لە ریزەکانی خۆیان تەنان لە ریزی پێشمەرگەی کۆمەڵە پێشەنگی ئەو حرەکەت و هەوڵ بۆ بەرەو پێشبردننی ئەو دروشمە بووە ژنانی هێناوەتە ریزی خەبات لە کۆمەلگا و لە
بەشە جۆرا و جۆرەکانی ترا دیفاعی بێ ئەملا ئەولای کردووە لە مافی ژنان ئەومان وەبیر دێنێتەوە و هاوتایی ئەو لە یەکەمین وشەیە لە مۆزۆی ژیانە هەر بە هەمان دەستور باسی خۆشگوزەرانی باسی دابینبوونی مافی کۆمەڵانی بەشمێنەتە باسی کارە باسی نانە و ئەمانەش و باسی خەباتە بۆ دەستەبەرکردنی ئەو مافانە کە چین و توێژەکانی کۆمەلگا بە درێژایی ئەو ساڵانە خەباتیان بۆ کردووە لە هەمان کاتە سێومین وشەی ئازادیە ئازادی ناوێکی ئاشنایە بۆ هەموو بیرڕای گشتی وڵ دنیا ئەستا خەڵکانی دنیا ئەم سێ وشە هەر سێنی ئەوەندە بۆیان ئاشنایە هەر ئەوە هێنایانە پشتیبانیەکی گەورە لە خەباتی بێوچان خەباتی ئەم چەند مانگا کە بە قەتڵی حکوومەتی ژینا و مەحسای ئەمینی لە کوردستانەوە و بە قۆڕاگری خەڵکی کوردستان لەو بارەوە و بۆ بە دیفاع لە خوێنی بەناحەق ڕشتووی و مەعسوومانەی ژینا هاتنە مەیدان و ئەو دەنگە حەقخوازانەیە دەنگێکی گەورەی لە هەموو شارەکانی ئێرانەدایەوە ئەمانە هەمووی ئەومان پێ ئەڵێ کە ئەو شانە کە ئەژم کردی ژن ژیان ئازادی بێت بە جۆرێک کە خەڵکی بە ئاسانی هێنایەوە کە وەکو ئەوەی کە زۆر زوو وەکو حرەکەتی گەورەی وەکو ئەتوانم بڵێم زۆر سەریع زۆر زوو بیرروڕای ئازادی خواز و پێشکەوتن خوازی جیهانی عەداڵەت خواز و حەقخوازی جیهان خارج تەنانەت لە سنوورەکانی ئێرانیش بە پیرەوە چوون پشتگیریان لێ کرد ئەمانە هەموو بە بڕوای من جێگای زۆر زۆر خۆشحاڵیە لەو بارەوە کە ئێمە ئەگەڕێنەوە سەر لە هەمان حاڵە ئەگەڕێنەوە سەر ئەو دەستکەوتە گەورانەی کە خەباتی کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئێرانیش لە ماوەی ئەم نزیک بە 5 مانگا بەدەستیان هێناوە و بە بڕوای من ئەمانە ها لە درست لەو جێهەتا کە کۆمەڵە ئەگەڕێمەوە سەر پرسیارەکەیەوە بە درێژایی ئەم چەند ساڵە خەباتی بۆ کردووە و بە بڕوای من ئەوەش بڵێم کە ئەم خەباتە ڕاستە ئێستا ئێمە ڕەنگە وچانێکی پێوە ببینین کەەوە زۆر تەبیعیە لە مبارزەیەکی ئاوا گەورە بۆ ئەهدافێکی ئاوا گەورە کە کۆمەڵگایەکی گەورە وەکو ئێرانی هەژاندووە و حکوومەتی جمهوری و کۆماری ئیسلامی لە ئاستی بینەلمەلیات توش بەڕەوڕووی نەفرەت و بێزاری کردووە لە هەمان حاڵە وەحدەت و یەگانەگی و یەکێتیەکی لە ناو کۆمەڵانی خەڵکی ئێرانە دروست کردووە بە کوردستانیشەوە بە بڕوای من ئەمانە هەموو ئەو ڕاستیەمان پێڵێ کە ئەگەر وەکو ئەرزم کردی وچانێکی کۆتاش بەخۆیەوە ئەبینێت هەموو ڕاستیەکانەوەمان پێڵێ کە بەردەوامی ئەبێت بە شێوەی جۆرا و جۆر و لە قوڵایی کۆمەڵگا ئەمجارە ئێمە چاوەڕوان ئەەکەین و زۆر بە بڕوای من حرەکەتی وا زۆر گەورە و هیوابەخشە و ئەمانە هەمووی کۆمەڵە هێنێتە یعنی ئەبێ کۆمەڵە خۆی ئامادە بکات خۆی حازر بکات بۆ ئەوەی کە هەروەک چۆن هەمیشە کۆمەڵە تێکۆشەری ڕۆژ بووە خۆی تازە کردووەتەوە دائیمەن لە ئاسی جوڵانەوەیەکی گەورە کاروەکوتم هاوتاییە لەگەڵ ئەهدافی کۆمەڵە ڕادیکاڵە شۆڕژگێڕانە بووە خۆی ئامادە بکە بۆ نواندنی نەخش و دەور و نەخشی کە ئەکوێتە سەرشانی
و ئەوە هەم لە ئاستی کوردستانە هەم لە بێگومان هەم لە ئاستێکی سەراسەریە ئەوە دەور و نەخشێکە کە بڕۆمە بە کۆمەڵە خۆی بێگومانم لەوە کە خۆی بۆ ئامادە دەکات ڕیزەکانی کۆمەڵە چ تێکۆشەرانی ناوەوە چه هێزی پێشمەرگەی چه تێکۆشەرانی بەتایبەت لە ناوەوە لە شرایەتی ئێستادا خۆیان ئامادە دەکەن بۆ ئەوە کە ئەو دەور و نەخشە کە ئەبێ لە ڕۆژەکانی و هەفتەکان و مانگەکان و بگرە زیاتر لەوەش ئەبێ ئەو دەور و نەخشە کە بەکاری بێنن و بە عملی دەربێرن ئەو تەسیر و ئەو کاریگەریە کە ئەبێ لەسەر ڕەوتی ڕووداوەکان لە ناو خەبات و مبارزەیەکی ئاوە پرشکوادای بنێن ئەبێ خۆیان بۆ ئامادە بکەن ئەبێ یەگانەگی و وەحدەت ئێمە بێگومان ئەوە دەور و نەخشمان بووە لە ڕیزەکانی بەتایبەت لە شرایەتێکا و لە هەلومەرجێکا ئەوەی کە ئەگەڕێتەوە سەر کوردستان کە کۆماری ئیسلامی بە هەموو کاتێ بە درێژایی ساڵانی ڕابردوو تێکۆشاوە کە لە تەفرەقە و احتمالەن جیاوازیەکان کە ئەتوانێت شێوەیەکی تەبیعیش بێت کەڵک وەربگرێ بۆ تەفرەقە خستن لەبێن هێزە سیاسیەکانی کوردستانە بە هیچ جۆرێ نەتوانێت کۆمەڵە بێ لەو بارەوە هەروەک تا ئێستا چۆن دەور و نەخشی ئەوە بووە کە نەهێڵێت ئەو دەستکەوتانەی کە لەم بژوتنەوە و لەم ئاخێزە جەماوەریە گەورە بەدەست هاتووە کەم ڕەنگ بێتەوە کە یەک لەوانە وەحدەت و کە یەک لەوانە دەستکەوتە گەورەکانی بەرامبەر بە نزیکەوبوونی ئەوەڵەن لە واقعە سەلماندنی مافی عەداڵەتخوازانە و خەباتی عەداڵەتخوازانەی بژوتنەوەی خەڵکی کوردستانە کە لە ئاستێکی سەراسەریە بە پیرەوە چوون خەڵک و دروشمیان بۆدا کە هەمووان بە دروشمەکانی ئاشناین وەسەر لە زەینیشمانە تکرار دەبێتەوە بەڕای من ئەوە لە جێهەتی ئەوە ئێمە هەر ئەبێ هەنگاو هەڵبگرین و هەمە لە ئاستی کوردستانە ئێمە هەوێنی یەکگرتن یەکدەنگی کۆدەنگی لە بینی تەنانەت تا ئێستاش بە بڕای من لەو بارەوە ئێمە دەستکەوتیشمان بووە چ لە ئاستی کۆمەڵانی خەڵکا لە کوردستانە بە بڕای من چ لە ئاستی هێزە سیاسیەکانی هەڵسوڵاو لە مەیدانی واقعی لە مەیدانی مبارزەی کوردستانە ئێمە هەوێنی نزیکەوبوون هەوێنی وەحدەت بووین پێم وایە تێکۆشەرانی کۆمەڵە لە ناوەوەش و هەروەها لە ئاستی سەراسەری تێکۆشەرانی سەر بە حیزبی کۆمۆنیستی ئێرانیش بە بڕای من دەبێ هەر ئەوە ڕەچاو بکەن ئەرک و دەور و نەخشی کۆمەڵە لە شرایەتێکدا بەرجەستە دەبێتەوە کە ئێستا ئەو شرایەتەیە دەبێ هەنگاو هەڵبگرێ بۆ نزیکەوبوونی هەموو هێزە چەپ و سۆسیالیستەکان لە کوردستانە ئەوە دێک کە بە کوردستان ئەگەڕێتەوە و بتوانێت دەور و نەخشیشی بێ لە هەر عینی مەئموریەتە لە سەراسەری ئێرانە بە پێ نفوز و بە پێ ئاعتباری کە لەناو کۆمەڵانی خەڵکی کوردستان هەیەتی بتوانێت هەوێنی هەر هەمان نزیکەوبوونی هەموو هێزە چەپ و ئازادی خواز و سۆسیالیستەکان و ڕادیکاڵەکان بێ لە ئاستی سەراسەری ئێرانیشە و هەروەک ئەرزم کردی ڕێک لە هەلومەرجێکە کە ئێمە ئەبینین و ئەم ڕۆژانە شاهدین کە هێزە ڕاست و لە واقعە محافزەکار و سەڵتەنەت تەڵەب و هێزەکانی ئەو هێزانەی ئیسلاح خوازانی نێو حکوومەت بە جۆرێک زۆر بە ئاشکرا شاهدین کە کەوتونەتە کاری ئەوە و بە پەلەشن بۆ ئەوەی کە لە واقعە ئەهدافی خۆیان بە تەحمیل بکەن بە ئەم شۆڕشە. دیارە من ویستم پرسیارێکیش بکەم لەنێو قسەکاندا وەڵام بەم پرسیارە دراوە کە هۆکاری ئەوەی کە کۆمەڵە بۆچی ئاواز و جەماوەری بۆەوە لە قسەکانتدا هەبوو کە
دیارەوەی کە خەباتی یەکسانی خوازی و لە هەمووی گرنگتر کە بواری ڕەخسان بۆ ژنان بێتە ناو ڕیزی خەباتی چەکدارانەوە و ئەم شۆڕشەش کە بینیمان شۆڕشی ژینە بە دروشمی ژن ژیان ئازادی و دروشمێک کە زۆر زۆر ئینسانی بوو سەری هەڵدا دیارە لە قسەکاندا ئاماژە بە هەمووی کرا بم قسانەی کە لە هەموو بوارەکاندا لەو قۆناغی کە کۆمەڵە لە دوای ئاشکرابوونیدا هاتە قۆناغێکی نوێوە هەمووی ئاماژە پێدا و هەموو کاریگەریەکانی و دەورۆنخشەکانی باس کرد بەڵام ئەگەر بمێ لە کۆتاییدا پرسیارێک لێ بکەم هاوڕیادی چون بەرەو پیری 26 ڕەبندان دەچین ئەگەر وەکو قسەی ئاخریا پەیامێکت هەبێت ڕوو بە بینەران و ڕوو بە خەڵکی ئازادی خوازی کوردستان چیان پێڵێ بێگومان هەروەک ئەرزم کردن من پێم وابێ تێکۆشەرانی کۆمەڵە لە سەرتاسەری کوردستانە ئەمڕۆ ئەرک و وەزیفەیەکی زۆر سەنگین هەروەک لەسەر شانی هەمومانە ئەوەیە کە ئەم جونبشە و ئەم مبارزەی کە ئێستا لە ئارادایە و بوونی هەیە و هەروەک لە قسەکانی شاوتمان چاوەڕێی بەردەوامی و ڕۆچوون بەرەو قوڵایی کۆمەلگاشی لێ ئەەکەین و چاوەڕوانی ئەوواکەین و لە ئەوە لە ڕاستیە ئەوە بێ کە ئێمە تێبکۆشین بە هەموو لایەکمانەوە کە جوابدەرەوە بە نیازی ئەم جونبشە بین کە ئێستا مەوجودە و ئەوە بە بڕوای من کە ئەڵێن کۆمەڵە ڕۆڵەی ڕۆژ بووە دائیمەن بە خۆیان گەڕاوەتەوە دائیمەن خۆی تازە کردووەتەوە دائیمەن ئاوری لە ڕابردوو داوەتەوە و چەقبەستوو نەبووە لە ئەبێ بە پیری ئەم حرەکەتە گەورە کۆمەڵایەتیەوە بڕوات هەروەک ئەرزم کردین تەبعەن لە قسەکانی پێشی و شاوتم وتم ئامانجەکانی ژنجیان ئازادی ئەبێ قوڵتر زۆر بەرەو قوڵایی زیاتر بڕوات یعنی ئەگەر ئێمە دروشمێک کە پێویستە ئەبێ بە پیریەوە بڕۆین بەڵام دروشمی تازەش ئەبێ بێتەکایەوە بۆ نمونە لە ڕۆژانی داهاتووە لە درێژەی ئەم خەباتە کرێکاران ژنان چین و توێژەکانی جۆربەجۆری حەقخواز لە کۆمەڵگای کوردستانە ئەبێ بە هێنانە پێشەوەی شعارێک کە خەڵک کە ژنان کە کۆمەڵانی تەنگدەست بێنێتە نێو مبارزەکەوە بەرەو تەشەکولیان بوات بەرەو وەحدەتیان بوات بۆ نمونە مەسەلەن ئەو بۆ نمونە دروشمی زیندانی سیاسی ئەبێ ئازاد بێت دەتوانێت دروشمێ بێت کە هەموو کۆمەڵانی خەڵکی ئەمڕۆ ناڕزایەتی دەربڕینەکانی ئەم ماوەی چەند مانگا ئێمە ڕقەمی نزیک بە 20,000 نەفەر ئەو جۆرێک کە خەبەرگوزاریە سەر بە بێلایەنەکان ئەرزە بکەم ئێمە هیچ ئامارێکمان لە بێگومان نەبیستووە بەڵام دەوڵەت ئاعترافی نەکردووە بەڵام بە قسەی هەموو راپۆرتەکان وەمان پێڵێ کە نزیک بە زیاد لە 20,000 نەفەر خەڵک لە سەر ئێرانە زیندانەکانن اینجا ئەوەمان پێڵێ کە ئەم مبارزە بە بڕوای من ئەبێ لە ئێمە وەختی باسی ئەوواکەین زیندانی سیاسی ئەبێ ئازاد بێت ئەبێ هەموو یعنی ئەتوانێ ئەمە هەوێنێک بێ بۆ یەکگرتن و نزیکەوبوونی هەموو خەڵک بە دروشمێکی گشتگیر لە کۆمەڵگای ئێرانە بە کوردستانیشەوە یا مەسەلەن هەڵگرتنی دروشمی گونجاو و هەروەک ئەرزم کردنی هەم لە ئاستی کوردستان ئەوەندەی کە بە کوردستان ئەگەڕێتەوە ئێمە
ئێمە هەوێنی ئەوە بووین هەتا ئێستا کە نەهێڵین کۆماری ئیسلامی هەروەک سیاست و پیشەی هەمیشەی بووە لە تەفرەقەی لە جیاوازیەکان کە بە شێوەی تەبیعیگا مەوجودە جیاوازی لە بیر و باوەڕ لە جیاوازی لە فکرە و جیاوازی لە ناو کوردستانە بتوانێت تەفرەقە دروستکات کە بەخۆشیەوە ئەم ئاخێزە جەماوەریە ئەوانەی بەڕاستی تووشی شکستی کرد کۆماری ئیسلامی بەردەوامی ئێمە و تێکۆشەرانی کۆمەڵ لەسەر ئەم ڕەوتە بە بڕوای من ئەرکێ وەزیفەیەکی پیرۆزە کاشی هەر بە ئەنجامی هەڵسین و لە ئاخرەوە گەر ڕێگان بدەی ئەمەوێ ڕێز و حرمەت و ڕێزی خۆم و حرمەت و سەری ڕێزدا بنەوێنم بۆ هەموو گیان بەخت کردوانێک کە لەم ئاخێزە جەماوەریەی ئەم چەند مانگا کە نزیک بە 5 مانگ ئەبێتەوە ڕێز و سەری نەوازشیان بۆ دابنەوێنم لە بنەماڵە سەربەرزەکانیان چ ئەوانەی لە کوردستان و چ ئەوانەی لە ئێران سەری ڕێز و نەوازش دابنێن پێزانینی خۆمان و لێفێربوونی خۆمان ڕابگەینم لە تەحمل و بردباری و لە ورەی خەباتکاران و ورەی بەرزی ئەوان بۆ سپاس بنێرم ڕێز بنێرم بۆ هەموو ئەوانەیە کە لە ئەم ناڕەزایەتی دەربڕینەی ئەم چەند مانگا ئێستا لە زیندانەکان سەربەرزانە مبارزەیان کردگە لە ڕێگای حەق و بۆ حەقوازیە کە هەموو دنیا هاتە تەماشا و پشتیبانی لیان کردووە. زۆر سپاس هاوڕێ ئەدیبگیان بۆ ئەوی کە بەشدار بووی لەم ڕپۆرتاژەی کە بەبوونی 26 ڕێبەندان ئامادەکراوە. سپاس بۆ هاوڕێ ئەدیب و تەندروست ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە زۆر سپاس. ئارێز ئارێز شاهۆ 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 دەنگت دەبی سمارێز پەیامم بۆت هەیە شاهۆ بینوسەوە لە ئارێزەوە بۆ شاهۆ دایکان باوکان ئازیزانی پشت و پەناو قەڵایەمە پێشمەرگەکانی کۆمەڵە بۆ زەماوەندی سەرکەوتن ئامادە بن. Kurdistan nu bejinda, bu xuyna peşmergin me.
ڕەشتی و ئازادی وا هاتن پێشمەرگێ مە شاڵ و شاپ بکر بەجنەوان ئەوێن پارتیزانن مە چەک و رەختن ملێنوان وا هاتن پێشمەرگێ مە شاڵ و شاپ بکر بەجنەوان ئەوێن ڕۆنیا کامێن مە چەک و رەختن ملێنوان وا هاتن پێشمەرگێ مە شاڵ و شاپ بکر بەجنەوان ئەوێن ڕۆنیا کامێن مە گولێ زۆر بدرن نەتوان وا هاتن پێشمەرگێ مە شاڵ و شاپ بکر بەجنەوان ئەوێن ڕۆنیا کامێن مە گولێ زۆر بدرن نەتوان وا هاتن پێشمەرگێ مە شاڵ و شاپ بکر بەجنەوان ئەوێن پارتیزانن مە چەک و رەختن ملێنوان وا هاتن پێشمەرگێ مە شاڵ و شاپ بکر ئەگەر لە ژنێکی زۆر لێکراوی کوردستان بپرسیت کۆمەڵە کێیە؟ وخچەی خۆشەویستی دڵیت بۆ دەکاتەوە و دەڵێ کۆمەڵە ئەو کەسەیە کە زنجیری کۆیلەتی منی پچڕاند و لە ناو دڵی مندا جێ هەیە. ئەگەر لە لاوێکی تینووی ئازادی کوردستان بپرسیت کۆمەڵە کێیە؟ دەڵێت ئەو کەسەیە کە هیوا و ئارەزوەکانی هەڕەتی خۆشی لاوێتیم لە ڕێباز و ناوچاوانیدا دەبینەوە. ئەگەر لە پێشمەرگەیەک بپرسیت کۆمەڵە کێیە؟ ئاڵایەکی سوورت پێنیشان دەدا و دەڵێ ئەو ئاڵا خۆشەویستەیە کە لە هەموو کارگە و مەزرا و کێوێکی بەرزی کوردستان و ئێران هەڵی دەکەم. ئەگەر لە دایکێکی شەهیدێک بپرسیت کۆمەڵە کێیە؟ ڕەسمی بەگوڵ نەخشاوی ڕۆڵەکەیت نیشان دەدات کە وەک ملوانکەی خۆشەویستی لەسەر دڵیەتی و دەڵێ کۆمەڵە کۆرپەکەی منە. ڕۆژی 26 ڕەبەندان ڕۆژی ڕێزگرتن لە هەموو ئەو خۆشەویستانەیە. با لەگەڵ یەک بە پێشوازی ڕۆژی کۆمەڵەوە بچین. بەڕێز بێت 26 ڕێبەندان هەر شەکاوە بێت ئاڵای سووری کۆمەڵە.